ڕزینی ناخ و ڕێگاکانی نۆژەنکردنەوەی. بەشی یەکەم. ئەمڕۆ تەواوی مرۆڤایەتی لەسەر ئاستی جیاواز لە چاوەڕوانیدایە، بە هیوای هەڵهاتنی نور و دروستکاییەک شەو و ڕۆژ دەکاتەوە. ئەمەش بە شێوەیەکە زۆرێک لە چاوەکان سەیری ئاسۆکان دەکەن، دەکەوێتە نێو خولیای حونجەکردنێکی هاتنی کازیوەیەکی ڕازگۆ فەجر سادق. تیایدا ڕۆ دەچێت و هەر چەخماخەیەک کەوا لە ڕۆژهەڵاتەوە لێ دەدات دەیخاتە نێو هەستی هەڵهاتنی بەرەبەیانێکی نوێوە. کاتێکیش ئەوە بەدی ناکات کە چاوەڕێی دەکرد، تووشی دڵشکانی یەک لە دوای یەک دەبێت و دەست بە ناڵاندن دەکات، دەوەستێت و ڕوو لەو ئاسۆیانە دەکاتەوە کە هیوای پێیان بووە و دەڵێت کەی بەیانی دێت. بە نەغمەکانی دڵشکاوی کە ئەدای نیازیان هەیە سەری بۆ خوارەوە دادەنێت و چارۆکە بەڕووی هەیەجانی چاوەڕوانیەکی دڵشکاوانەدا هەڵدەدات. لەلایەک تەماشای وێنە بە وێنەی تابلۆ قەشەنگەکانی ڕابردوو دەکات. لەلایەکی ترەوە بە سەیری تابلۆ تۆقێنەرەکانی ڕۆژگاری ئەمڕۆمان خۆی دەدات بەدەم هاتوچۆی نێوان هیوا و ڕەشبینیەوە و دەست دەکات بەوەی لەبەرخۆیەوە سرودەکانی داخورپانی دڵ بڵێتەوە. لە هەموو لایەکەوە ئەو تابلۆ تۆقێنەرانەی وێنەی هەڵوەشانی یەک لە دوای یەک دەکەن. هەستگەرێکی چەپەڵ بوو کەوا هەڵوەشانی نوێ دەخەنە سەر هەڵوەشینەکان. ڕۆحگەلێکی چەپەڵ کەوا لە نێو قوڕ و چڵپاودا خەریکی پەلەقاژەن. هیواگەلێکی تێکشکاو کەوا پاشقوڵی یەک لەسەر یەکی لێگیراوە و دڵانێکی مردوو ڕۆحگەلێکی ئیفلیج بوو، دڵانێکی لەبەر یەک هەڵوەشاوەی بێ ئاسۆ کەوا بەڕووی ئەولاکاندا داخراوە و ڕەوتی ڕووداوەکان نابینێت و لێیان تێناگات. گوێکان بەڕووی دەنگە ئاسمانیەکان، چاوەکان لە بینینی ڕاست و دروستی ڕێساکانی بوون و خوێندنەوەیان بە دروستی لەگەڵ خۆیدا ئینکاری دەکات. هەستەکانیش بە شێوەیەک کەوا لەگەڵ چوارچێوەکانیدا نەگونجێت، بە هەڵیت و پەڵیتەکانی ئەرێنیگەرا، پۆزیتیڤیزم، سروشتگەرا، ماددەگەرایی، مەست و سەرخۆش بووە و بەم هۆیەشەوە درەوشاوەترینی ڕاستیەکانیش ئەمانەتی دەستی ئەو ڕۆحە تاریک و نوتەکانە کراوە کە لە نێو تاریکی خۆرگیرانی یەک لە دوای یەکدا ژیان بەسەر دەبن. ئەو تابلۆیی دەبیندرێت لە ڕێگەی هزری قەقنەزی فیرعەونەکانەوە ڕەشدا گەڕاوە و هەروەک ئەوە وهایە وێنەیەکی شەوی یەڵدامان پێ بدات. لە بەرامبەر تەواوی ئەمانەشدا ڕۆحگەلێک کەوا ژمارەیان لە کەم کەمترە و تامەزرۆی ئەوەن لە حەقیقەت و تەمومژی مرۆڤ تێبگەن و بە کەسانی تریشی بگێنن. ئەوانیش زنجیر لە دەمیان دراوە، کەلەپچە لە قۆڵیان کراوە، قامچی لە سەرسەریان دانراوە. لە چاوەڕوانی بەدەمەوە هاتنێکی زیادەی ئەون، هیوایان هەیە و بە تەسلیمیەتی ئەڵڵا بەس هەرچی شتی ترە هەوەس هەڵدەسن و دادەنیشن. جارجاریش لە ڕێگەی بەیتەکانی با فەلەک هەرچی ئەسبابی جەفای هەیە کۆی بکاتەوە و بێت، گەرگەڕامەوە حەق بەبم لە هەر کۆششێک کەوا بۆ گەل بێت. هەناسە وەردەگرێت و دەیداتەوە و بەوتنەوەی دەردی بێحەد و پایان لە هەموو لایەک زۆرداری و هێز، زوڵم و دڕندەیی نمایش دەکەن. دەستە دەستەی غەریبانیش کە لە هەر چوارلاوە خەریکی کڕوزانەوەن و لەگەڵ هەموو هەستان و دانیشتێکیاندا بەناڵینەوە هەناسە دەدەن و دەکڕوزێتەوە. بەڵام ئەم ئاخ و واخە نە لەلایەن ئەو سەرکارانەی کەوا دڵیان بە شەیتان داوە، نە لەلایەن ئەو گەورانەی بە شێوەیەک لە شێوەکان مرەکەبیان قوت داوە، نە لەلایەن ئەو دەستە بژێرانەی خۆیان ڕادەستی ڕووکەش کردووە. هەرگیز نابیستێت و گەربیشی بیستن بە هەندوەری ناگرن. بە پێچەوانەوە چەپڵە بۆ زوڵمەکەی لێدەدەن، هەر بژی بۆ زاڵم دەچێشن و بە دوای ئەوەدا ڕادەکەن ببنە هامانی ئامنۆفیسەکان. ئیدی هەر چەشتن و ناڵە بۆ کەسانی ستەم دیدە و غەدر لێکراوان دەمێنێتەوە. ئەڵڵا دڵ و عەقڵێکی بە مرۆڤ داوە هەتا لە ڕێگەیەوە بتوانێت لە چیەتی شتەکان ڕووی ناوەوەی حەقیقەتی بوون بدۆزێتەوە و دیاری بکات. خۆگەر لە چوارچێوەی ئەو دینامیکەدا چیەتی ڕووداوەکان ئەو شتەی گوزارشتی لێ دەکەن نەزانێت و هەڵسەنگاندنی بۆ نەکات، ئیدی بەزانین و نەزانین بێت بارێزگاری لە ڕێچکەی ئەحسەنت تەقویم نەکردووە. تووشی هەڵنووتین، لادان، بە فیڕۆدانی تەمەن لە بازنەی خراپەکاریدا دەبێت. ڕەش و سپیدێ تێکەڵ دەبێت. ئیدی گوڵەکان وەک دڕک دەبینێت. ناتوانێت لە جوانی گوڵەکان تێبگات. دەنجی نەغمەی بولبولانی وەک دەنجی قەلەباچکە دێتە بەرگوێ.
زۆر جاریش لەم تێگەیشتنە چەوتەی خۆی ناتوانێت ڕزگاری ببێت. هەر بۆیە هەڵە لەسەر هەڵە دەکات. زۆر لە خوار ئاستی چۆنیەتی ئەفراندنی خۆیەوە تووشی سنگە خشکێ دەبێت و گیر دەخوات بەدەستی چەند هزرێکی چەپەڵەوە و لە ڕۆح و دڵیدا بەلچێشی تێکچوونی یەک لە دوای یەک دەبێت. بەم شێوەیە خۆی تەواو دەکات. ئەوەی خۆیشی تەواو بکات دەکەوێتە نێو هەڵوەشان و هیچیەتیەک کەوا بەری پێناگیرێت. لە ڕاستیدا ڕێگایەکی ڕوون و ئاشکرای ڕزگاربوون لەم گومڕایی و چەوتیە هەیە. بەڵام وەرە و ببینە ئەو کەسانەی ژیانیان لە ژێر تێخوڕینەکانی هەوا و هەوەسیاندا بەسەر دەبەن بە هیچ شێوەیەک ئەمە نابینن. ئەمە لە کاتێکدایە هەموو شتێک بەڕوون و ڕەوانی بە زمانی جیاواز و ئوسلوبی جیاواز هەمیشە ئەو دەرچەیەیان پیشان داوە و ئێمەیان ئاراستەی ئەو ئامانجە کردووە. پێویستە ئەوە بزانین و باوەڕمان بەوە هەبێت کە ئەمەش ڕێگەی ئەو زاتی ئەجەلی عەلایەیە کەوا بەسەر هەموو شت و ڕووداوەکاندا باڵا دەستە. من حەیث هو پاشان بە وردبینی معریفەتێکی لەم شێوەیە دووبارە و سێبارە هەلاجی شت و ڕووداوەکان بکرێت و بە شیکاری و سێنتێزدا ببرێن. تەواوی بوون بە پلانی پشتەوەیانەوە بە هەند وەربگیرێنەوە و نەهێنیە شاراوەکانی ناوچیەتی مرۆڤ بە شیکاری بیرکاریانەدا ببرێن. تەواوی گردون و شوێنەکانی توێژینەوەیان لەسەر بکرێتەوە. دنیا و ئەوەی تێیدایە بە گوێرەی پێگەی خۆیان هەڵسەنگاندنیان بۆ بکرێت. لەمەش زیاتر ئەمە شاڕێگای بەردەوامیدانە بەم چالاکی هەزریانە بەبێ ئەوەی وچانی تێدا بدرێت. هەوڵ و کۆششێکی لەم شێوەیەش کەوا ئەنەتۆمی مادی و معنەوی مرۆڤ بە شیکردنەوە بیرکاریەکاندا ببردرێن. چیەتی مرۆڤ کەوا وەک پێڕستی گردونە دەکاتە پرۆجێکتۆر و پاشان لە ڕێگەی ئەم پرۆجێکتۆرەوە کتێبی گردون بە شێوەیەکی دروستتر دەخوێنێتەوە. ئەمەش بۆ بوونەوەرێکی بیرکەرەوەی وەک مرۆڤ چەشنی ڕەچەتەیەکی شادەماریە. ئیدی مرۆڤ لە ڕێگەی ئەم ڕەچەتەیەوە دەتوانێت خۆی کۆبکاتەوە و لە 50 جۆری سەردێ تێکچوون دەپارێزرێت و لە سایەی ئەمەشەوە خۆی فەتح دەکات. لە یەکەیەکەی بیرکردنەوە چەوتەکان ڕزگاری دەبێت. ڕزگاری دەبێت لەوەی بە ناوی زانستەوە تووشی وەهم و خورافەت ببێت. شکۆفەی و کرانەوە بەڕووی ئەودا ئەڵڵا لە ژیانیدا فەراهەم دەبێت. ئیدی ئەوی خۆش دەبێت. بە سرودەکانی عاشق و تامەزرۆیی ئەوەوە هەڵدەستێت و دادەنیشێت. دەست دەکات بەوەی بە شێوەیەکی بەردەوام ورتەی ئارەزووی گەیشتن بەو لە بەرخۆیەوە بڵێتەوە. بەڵام ئەو بەدبەختانەشی کەوا خودی خۆیان یان بە تەواوی قوڵایی تایبەتی خۆیانەوە نەخوێندوێتەوە بابەتی ئەوەی ئەو یارە وەفادارە بزان و دڵوابەستەی ببن. ڕزگاربوونیان لەلایەنی لاشەی و ئاژەڵی گرتنەبەری ڕێگە بە ئاراستەی ئامانجی ئافراندنیان تەواوی مەترسیە مرۆییەکان تێپەڕێن و باڵ بگرنەوە بەرەو ئەوەی بەڕووی شادبوونەوە بەودا ڕابکەن. گەڕ و تێکردن و چاودێریەکی تایبەتی ئەو بوونی نەبێت کارێکی مەحاڵە.